کۆبوونەوەیکی ئەنجومەنی باڵای ئەفغانستان ناسراو بە لۆیا جیرگا کە 4 ڕۆژی خەیان بۆ ئەوەی استراتیژیکی هاوبەش بۆ توێژەکانی داهاتوو لەگەڵ تاڵیبان بدۆزنەوە هەینی کۆتایی پێهات. سەرۆکۆماری ئەفغانستان لە کۆتاییدا داوای ئاشتی دەکات. داوای ڕەوە و یاسایی ئێوە بۆ ئاگربەست جێبەجێ دەکەم ئەو بیۆری و توانایی کە لە هێزەکانی ئاسایشی خۆماندا دەیبینم کە لە ماوەی ئاگربەستەکاندا ئەرکەکە بە ڕێکوپێکی بەڕێوەبرن. بەڵام ئاگربەستەکە یەک لایەنە ناک. ئەگەر تاڵیبان بە ڕوونی ئامادەی ئاگربەستە ئەوە دەتوانین لەسەر لایەنەکانی تەکنیکی کار بکەین. سەرۆکی ئەفغان ڕاستەوخۆ ڕووی لە تالیبانە. داوا لە تالیبان دەکەم خۆیان بۆ وتوێژ لە نێو ئەفغانستاندا ئامادە بکەن. ئێمە ئامادەین دۆخەکە بۆ وتوێژ لە نێو وڵاتدا دابین بکەین. دەمانێت ئەفغانستان بۆ خۆی میوانداری ئاشتی خۆی ببێت. بۆ نیشاندانی نیەت پاچی و بەرەو پێشبردننی وتوێژ سەرۆکی ئەفغان ڕادەگەیەنێت ژمارەیەک لە بەندکراوانی تالیبان ئازاد دەکات. ئەمڕۆ بۆ ڕێزگرتن لەو کۆبوونەوەیە بۆ ڕێزگرتن لە مانگی پیرۆزی ڕەمەزان و هەنگاوێکی دۆستانە لەلایەن کۆماری ئیسلامی ئەفغانستانەوە دەمەوێت ئازادکردنی 175 ئەندامی تالیبان ڕابگەێنم ئەوانەی لە نێو بەندیخانەکاندا گیراون. لەم ئەنجومەنەدا 3200 کەس بە ژن و پیاوە تێدا بەشدار بوون.